کە بێدەنگی دەبێتە کللتور نەورۆزی مانگر شیکردنەوەیەکی کورتی کۆمەڵایەتی بۆ بێدەنگی ترس و ملکەچی. بۆچی هەندێک کۆمەڵگا تەنانەت کاتێک ژیانی ئابووریان قورس دەبێت و مافە بنەڕەتیەکانیان سنووردار دەکرێت هێشتا بە بێدەنگی دەمێننەوە؟ ئایا ئەمە نیشانەی ڕەزامەندیە یان بەرهەمی ترس و فشار و میکانیزمە کۆمەڵایەتیەکانە؟ دەسەڵاتی زاڵم و خۆسەپێن پێش ئەوەی پێویستی بە سوپا و زیندان هەبێت پێویستی بە کۆمەڵگەیەکەیە کە توانای پرسیارکردنی لاوەزکرابێت، چونکە ئەو کاتێ مرۆڤ لە پرسیارکردن دەترسێت بەدەستی خۆی بەشێک لە کۆت و پەیوەندیەکانی خۆی دروست دەکات. ئەو کۆمەڵگەی کە لە ترسی دەسەڵات بێدەنگ دەبێت بێگومان هەموو تاکەکانی بێهۆش نین، بەڵام ئەگەر ئەو بێدەنگیە بێتە ڕەفتارێکی هەمیشەی لەوانەیە هۆشیاری کۆمەڵایەتی بە هێواشی بخنکێنێت. لەو دۆخەدا تاکەکان زیاتر فێری گونجان دەبن لەوەی فێری ڕەخنەگرتن ببن. بە پێی شێکردنەوەکانی عەلیوەردی کۆمەڵگا زۆرجار لە ژێر فشاری ترس و بەرژەوەندی دوو جیهان دروست دەکات، جیهانێکی ئاشکرا کە تێیدا هەمووان پشتگیری دەردەبڕن و جیهانێکی نهێنی کە تێیدا گلەی ڕەخنە و ناڕەزایەتی خۆیان تێیدا دەیشارنەوە. ئەم دوو ڕوویە کۆمەڵگایەک دروست دەکات کە لە دەرەوە ئارامە بەڵام لەناوە پڕە لە ترس و ناڕەزایی. ئێمیل دوورکهایم ڕوونی دەکاتەوە کە فشاری کۆمەڵایەتی دەتوانێت تاک ناچار بکات خۆی لەگەڵ باوەڕی زۆری نەبکونجێنێت. ئەگەر ئەم باوەڕە بەرهەمی ترسیش بێت لە ئاکامدا بێدەنگی دەبێتە یاسا نەک ئازادی. ماکس وێبەر پێی وایە زۆرجار دەسەڵات تەنها بەهێز ناپارێزرێت بەڵکو بەو باوەڕی کە خەڵک بە باوەڕی دەزانن یان ناچار دەبن بە ڕەوای دابنێن. لەم سۆنگەیەوە بەردەوامی بەخۆی دەدات. کاتێکیش پرسیارکردن لە ناو دەچێت دەسەڵات بەبێ هیچ هەوڵێک خۆی دووبارە بەرهەم دەهێنێتەوە. بە پێشیکردنەوەکانی هانە ئارێند مەترسیدارترین سادەوە نییە کە دەنگی دەسەڵات بەرز ببێتەوە، مەترسی ڕاستەقینە و کاتە دەست پێ دەکات کە دەنگی کۆمەلگان نزم بێتەوە و بێدەنگی وەکو دۆخێکی یاسایی وەربگیرێت. کۆمەلگای مێگەلاسا ئەو کۆمەلگایە نییە کە هەموو ئەندامەکانی خراپ بن، بەڵکو ئەو کۆمەلگایە کە زۆربەی تاکەکانی بەهۆی دڵەڕاوکیە و بەرژەوەندی یان بێهیوایی لە مافی بیرکردنەوە و پرسیارکردن خۆیان بێبەش دەکەن. لەو دۆخەدا دەسەڵات پێویستی بەهێزی زۆر نامێنێت، چونکە تۆقاندن دەبێتە باشترین پارێزەری دەسەڵات. لە مێژووی هەموو گەلاندا گۆڕانکاری لەو ڕۆژەوە دەستی پێکردووە کە هەندێک تاک بڕیاریان داوە لە جیاتی شوێنکەوتنی جەماوەرە بەرفراوەنە خەفە کراوەکانیان. شوێنکەوتوی وشدانی خۆیان دەبن و کۆمەلگاش لەو ڕۆژە دەست بە گۆڕان دەکات کە بێدەنگی لە کللتورەوە دەگۆڕێت بۆ پرسیار. بەڵام لێرەدا پرسیارێکی گرنگ دروست دەبێت: چۆن دەسەڵات دەتوانێت بەردەوامی بەو ترس و بێدەنگیە بدات؟ سەرکوتکردن تەنها بە زیندان و هێز ڕوونادات. زۆرجار ئەو کۆمەڵگایانەی کە لە خەمی دابینکردنی نانی ڕۆژانەیاندا یان گرانبوونی ژیان و دڵڕاوکەی داهاتوی خۆیان و ماڵ و منداڵیانن ناپەرژێن و هێز و هزر و کاتی کەمتریان هەیە بۆ پیرکردنەوە لە دۆخێکی گشتی و چاودێریکردنی دەسەڵات. لەو دۆخەدا خەمی ژیان خۆی دەبێتە ئامرازێک بۆ خامۆشکردنی دەنگی ڕەخنە. ئەوەی لە گوتاری سیاسیا و چرخدا زۆر جار بە سیاسەتی ماکیاڤیلیانە ناسراوە، بریتیە لەوەی کە پاراستنی دەسەڵات بخرێتە سەر و هەموو ئامانجێکی تر، تەنانەت ئەگەر ئەوە بە بەکارهێنانی ترس و زەبر و زەنگ و هەڕەشە دابەشکردنی کۆمەلگا یان لاوازکردنی توانای هاوبەشی و ڕەخنەگرتنی خەڵک بێت. لە دەرەنجامدا خەڵک لە جیاتیەوەی پرسیار لە سیاست بکەن ناچار دەبن هەموو زەوکاتی خۆیان بۆمانەوە و دابینکردنی ژیانی ڕۆژانە تەرخان بکەن. ئەگەر ئەو دۆخە بەردەوام بێت بێدەنگی تەنها وەڵامێک بەرامبەر دڵەڕاوچیەی نابێت، بەڵکو دەبێتە شێوازێکی ژیان. لەو ساتەدا دەسەڵات پێویستی بە زۆرداری هەمیشەیی نامێنێت، چونکە تۆقین لە ناخی تاکەکاندا جێگیر بووە و سنووری قسەکردنیشیان بۆ خۆیان دیاری کردووە.